هاوڕێیان زۆرێک لێەوە پرسیار دەکەن لە ISO ساندەی سواب چۆن بەشداری بکەین. ئەو دەدەم لەم ڤیددیۆدا بە زمانێکی سادە چەند خاڵی گرنگ سەبارەت بەستەی کردنی کاردانەوە و وەرگرتنی بێ بەرامبەری دراوی ساندەی سواب کە یەکەم دێکسی ناناوەندیە لەسەر ئەو تۆڕە قسە بکەین. بۆ کەسانێکی هیچ زانیاریەکیان نێ سەبارەت بۆ هەواڵە حتمما پێشنیار دەکەم ڤیددیۆی پارتی یەک ببینن چی لە ئینستاگرام چ لە یوتیوب بەردەستە ڤیددیۆکە دواتریش ورن ئەم ڤیددیۆیە بە تەواوی بینەربن. سەرەتای مەدەچینە وێبسایتی فەرمی ساندەی سواب چە خاڵی گرنگی تێدان کە پێویستە ئاماژەیان پێ بکەن. دیارە لە وێبسایتەکەدا ڕێنمایی چۆنیەتی ستەیکردنی کاردانە و پاشان لەجێی ئەو وەرگرتنی دراوی ساندەی سوابی تێدایە. بە پێوی ئێمە پێتان دەڵێن کە چی بکەن بۆ وەرگرتنی ئەو دراوە. بۆی کە ڤیددیۆکە زۆر سەخت و پسپۆڕینەکەین بە زمانێکی سادە پێتان بڵم بە سێ جۆر یا سێ شێوە ئێوە دەتوانن دراوی ساندەی سواب وەربگرن. من شێوەی دوو سێم بەدڵ نییە بەڵام بە چ هۆ و دەلیلێک. لە شێوەی دووەم پێویستە کە تۆ لە حەوز یاخود ستەیکینگ پوڵەکان بۆ ماوەی 6 مان کاردان و ستەیک بکەیت. لەبەرەوەی 6 مان کاتێکی کەم نییە و لەو ماوەدا زۆر کار و دەرفەت هەیە ئەنجامی بدەین ئێمە پێمان باش نییە. سێمیژەوەیە کە لەو دێکسە ئێوە مامەڵە بکەن لە ڕۆژی 20 ژانوێ واتە سێ ڕۆژی دیکە ئەم دێکسە دەست بەکار دەبێت و ئەگەر ئێوە مامەڵەی تێدا بکەن بۆ نمونە دراوێک بەو دێکسە لە ئێکسچێنجی ناناوەندی بفرۆشن و بکڕن دیاری ئەو ساندەی سوابتان دەداتێ. بەڵام ئێمە ئەوەشمان پێ باش نییە چونکە بە پێی سروشت ئەمە یەکەم دێکسە کە دێتە سەر ئێکۆسیستەمی کاردانەوە و دوور لە چاوەڕوانی نییە کە بۆ ڕۆژانی سەرەتایی کێشەی فەنی بۆ بێتە پێش یا لەوانەیە سوابەکان بە باشی نەکرێن یان کاتێکی زۆری بوێت و هەر کێشەیەکی دیکەش. ئێستا شێوەی یەکەم ماوەتەوە کە هەر ئەو شێوەیە یەک دوو مانگ پێش ئێستا فێرم کردبوون. شێوەی یەک ئەوەیە کە دەبێت لەو ستەیکینگ پوڵانە واتە کوردیەکەی حەوزی قفڵکردنی دراو ئێوە کاردان و قفڵکەن یاواتە ستێکیکەن و لە 5 ڕاندی 5 ڕۆژە دراوی ساندەی سواب وەرگرن. بەڵام لەکوێ لە واڵێتی یۆرۆیی کە لە ڤیددیۆی پارتی یەک تەوا فێرم کردوونە چی بکەن. ساپلای تۆکەنەکانی ساندەی سواب 2 ملیاردن کە و بۆ ئەو ستەیکینگ پوڵە 5% ئەو بڕە کە دەکاتە 100 میلیۆن دنێک دەدا. ئەو 100 میلیۆن دنکە بە 5 ڕاند کە هەر نێوانیان 5 ڕۆژە واتە هەر 5 ڕۆژ 20 میلیۆن دنێک لە نێوان هەموو کەسانی کاردانیان قفڵ کردووە دابەشەکە. ئەو کەسەی بیهەوێت ئەو کارە بکە دەبێت کاردانەوە یا ئادای هەبێ و تا ئەو ڕێکەوتانەی کە تەواو دەبن ستێکی کردوێت. ئێستا پرسیار ئەوەیە چۆن کاردان و قفڵکەین و لەکوێ قفڵ یاواتە ستێکی کەین. لیستێکی ISO سکۆپەر هەیە. ئەو شوێنانەی کە ئێوە دەتوانن کاردانەوەی تێدا ستێک بکەن پێیان دەڵێن ISO سکۆپەر. لێرە کلیک دەکەین بۆی کە لیستەکەمان بۆ بێنێت. هەروەک دەبینن ئەو لیستەیە کە شوێنەکانی تێدان ئێوە دەتوانن لەوێ کاردان و ستەیک بکەن و ساندەی سواب وەرگرن. دیارە ئەو لیستە بە پێی دەنگدان لە نێو خەڵکدا هەڵبژێردراوە کە هەر کوێیەک هەستان لێبوو دەتوانن ستێکی تێدا بکەن. هەروەک لە ڤیددیۆی پێشش پێم وتبوون لە واڵەتی یۆرۆی لە بەشی دەلێگەیشن لیست کلیک دەکەین لێرە دنیایەکی ستەیکینگ پۆڵ تێدان. لەو لیستەی ئەوان هەر کامیان هەستان لێبوو دەتوانن کۆپیکەن و لەو بەشەی یۆرۆی واڵێت پێیسی بکەن و ستەیکینگ پوڵەکەتان بۆ دێنێت. دیارە ئێمە لە ڤیددیۆی یەکەم ئەو حەوزەمان پێشنیاردان کە ناوی پاوێلە. هەمویان دەبن و هیچ جیاوازێکیان نییە. لێرە کە پاوێلتان سێرچ کرد دوو دانە حەوزتان بۆ دێنێ هیچ جیاوازێکیان نییە بەڵام ئێمە پرۆزەکەمان لە دووەمیان ستەیک کرد. لێرە گەر ئادا و هەبوو لە دەلێگەی دەتوانن کلیک بکەن و ستەیکی کەن و بۆ گۆڕین حەوزەکەش هەر بەو شێوەیە. و تا ئەو ڕێکەوتانەش دەبێت لە ستەیکینگ بمێنێتەوە و ساندەی سوابتان دەدات لە ئێستاوە ستەیکی بکەن و لێگەڕن تا ئەو ڕێکەوتانە. بۆی کە لە هەموو هەواڵێک سەبارەت بە ستەیکینگ پوڵەکان و ساندەی سواب ئاگاداربی دەتوانی لەو سوشیال میدیانەی فاڵۆیان بکەی و ئاگاداری هەواڵەکانیان بی. هەر بۆیە پێشنیار دەکەم ئەو پرسیارانەی کە بۆت دێنە پێش جارجار سەردانیان بکەن و بۆی کە هەم وڵامی پرسیارەکانت وەرگری بە پۆست و ڤیددیۆ شتی تێدان و هەم زانیاریشت بچێتە سەر. بەرحاڵ هەر پرسیارێک یا شتێکیش هەبوو کا لەوێ بۆت نەبیدراوە ئێمە لە خزمەتدای. لێرەش ڕیواردەکەتان بۆ دەنووسێ کە لە دوای تەوابوونی ڕێکەوتەکان لێرە بۆتان دێنێ و دەتوانن وەریگرن یاخود ویدڕای بکەن. لایک و کۆمنت و شێرکردن بۆ هاوڕەکانت لێهاتمەکە بۆ دڵگەرمی و بەردەوامبوونی ئێمەیە. سپاس هاوڕێی هەمیشە خۆشەویست.